راپۆرتێکی نوێی دەستگای ناوەندی ئامار لە وەزارەتی پلاندانانی عێراق ئاشکرای کردووە کە پانتایی ئەو زەویانەی مەترسی بە بیابانبوونیان لەسرە گەیشتوونەتە 96.5 ملیۆن دۆنم لە کاتێکا کە زیاتر لە 40 ملیۆن دۆنم زەوی دیکەش بە تەواوی بوونەتە بیابان. گفتوگوی زیاتریان بابەتە دەکەم. دکتۆر کاروان سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێیت. سپاس. ئەم مەترسیە تەنیا لەسەر عێراقیان هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە؟ پێش هەموو شتێ سڵاو و ڕێز بۆ ئێوە سڵاو و ڕێز بۆ بینەرانی بەڕێزیش. سەرەتا بابەتی بە بیابانبوون زیاتر زاراوەیە کە پەیوەندی بە خاکەوە، ینی توانای بەرهەمی خاکەوە زیاتر لەوەی پەیوەندی بە ئاو هەواوە هەبێت. ئەو کێشەیە تەنها تایبەت نییە بە سنوورێکی سیاسی جوغرافی دیاری کراو کە عێراقە، بەڵکو هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانم بڵێم دووچاری ئەم گرفتە دەبێتەوە، عێراقیش و هەرێمی کوردستانیش، بەڵام بە پلە و ڕادەی جیاواز. ئەگەر هۆکارەکە گۆڕانکاریەکانی کەشوهانە بێ ئەی چییە دکتۆر؟ خۆی ئەگەر یعنی وتم باسەکە باسی بابەتی گۆڕانی ئاو هەوا و کەمبوونەوەی بابەتی ئاو بێت، ینی بە سەراحەت بڵێن عێراق ئەو بەشە عەرەبیەکەی عێراق کە لە خوار حەمرینەوە بۆ خۆی سەرچاوەیەکی ئاوی خۆی نییە، یعنی سەرچاوێکی ئاوی ناوخۆیی نییە. ئەو سەرچاوە ئاویەی لێ دەرچێت کە لە تورکیاوە بۆی دەڕوا، یا ئەوەی لە هەرێمی کوردستانەوە بۆی دەڕوا، یا ئەوەی لە ئێرانەوە بۆی دەڕوا. ئەوەی تورکیا ئێستا بە تەواوی کۆنتترۆڵە، یعنی تورکیا ئەو توانایە بە تایبەتی لە حەوزی فرات توانای هەیە بۆ 3 دانە ساڵی ڕەبق نەهێڵێت یەک قەترە ئاو داخلی عێراق ببێت. دیوی ئێرانیش تقریبەن هەموو سەرچاوە ئاویەکان کۆنتترۆل کراوە. ئەوەی تەنها ماوەتەوە سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستانە کە خزمەتی هەرێمی کوردستان و خزمەتی هەموو عێراقیش دەکات. بۆیە ئەمەی لە عێراق هەیە ئێساگە دیجلە و فرات لە ڕووی زانستیەوە پێناسەیان بکەین، ئەوەندە لە دوو کەناڵ دەچن کە کۆنتترۆل کراون، دوو کەناڵی گواستنەوەی ئەوەندە لە ڕووبار ناچن. چی دیکە سیفەتی ڕووباریان نەماوە، چونکە کۆنتترۆل کراون و کۆنتترۆلەکەش لە دەست عێراق خۆیدا نییە. گرفتەکە ئەوەیە عێراقیش بۆ خۆی نەدیدگایەکی ڕوونی بەرامبەر کێشەکە هەیە و نە پلانێکی ڕوونیشی بەرامبەر کێشەکە هەیە. عێراق کەم تەرخەمە بەرامبەر بە مەترسی بە بیابانبوون کە گەیشتۆتە 96.5 ملیۆن دۆنم. بەڕێی من هەڵەیەکی گەورە لە ئیدارەدانی سێکتەرە ئابوووریەکانە هەیە کە ئەوش ڕنگدانەوەی لەسەر سێکتەری ئاو هەبووە. ینی من بە ڕوونی شتێکت پێ بڵێن، لە کاتێکە خەزانی ئاوی عێراق بەتاڵە و ئاوی نەماوە، کەچی خەزانەکانی گەنمی پڕە لە کڕینەوەی گەنمی ناوخۆیی کە ئەو گەنمە ناوخۆییە هەندێک جار بە ئاوی بی دەکرێ، ئاوی ژێر زەوی دەکرێت کە ئەم ئاوە سامانێکی استراتیژیە. زۆر وڵات بەو قۆناغە ڕۆشن و دوایی بۆیان دەرکەوت هەڵە بوون. بۆ نمونە سعودیە لە هەشتاکان ئەم ڕێبازەی بەکارهێنا. ئەمەی عێراق جۆرێکی ترە، ینی من لەوانەیە ئێمە هەموو شتێک نەکرێ ڕوون بکرێتەوە، نەتوانێت ڕوون بکرێتەوە لەبەرەوەی جوغزە سیاسیەکەی کە لە عێراقا باڵا دەستە، بەڵام بەڕاستی ئەوە پەیوەندی بەشێکی بە دۆخی سیاسی، گەندەڵی ناوخۆیی، خراپی ئیدارەدان هەمویان هەیە پێکەوە و نەتیجەکەی ئەوەیە کە دەبینین ئاستی خەزانی ئاوی عێراق کەمترە لە 4-5 ملیار مەتری مکعب، لە کاتێکە عێراق بۆ ساڵێک لانی کەم پێویستی بە 35 ملیار مەتر ئاو هەیە بۆ خواردنەوە پێداویستیەکانی خۆی. یعنی تۆ بڵێ نەبوونی استراتیژێکی ڕوون بۆ ئیدارەدانی ئاو لە عێراق وای کردووە کە بێگومان نەبوونی دیدگایەکی ڕوونە، نەبوونی استراتیژێکە، نەبوونی پلانێکە، ڕۆژ بەڕێکردنە. ینی بەداخەوە ئەمە زیان لە ئێمەش دەدا لە هەرێمی کوردستان، چونکە بمانەوێ نەمانەوێ ئێمە هێشتا بەشێکین لە عێراقی فیدرال و ئەوەی لە عێراق دەگوزارێ کاریگەری لەسەر ئێمە دەبێ و لە چەند ساڵی ڕابردوودا بەڕاستی ئەو دۆخەی لەوێ هەبووە گوشاری لەسەر ئێمەش دروست کردووە لە کوردستان کە ئاوێکی زۆرتر تەڵەبیان بووە کە بۆیان بەربدرێتەوە بۆ بەشەکانی ناوەڕاست و باشوور. پرسیارە گەورەکە ئەوەیە تۆ کە یعنی ئەم ئاوێکی زۆر کەمت هەیە ئەو بە هەدەردانە زۆرە چی؟ ینی ئەمە پرسیارێکە هەمیشە لە ناوەندە زانستیەکان وڵاتانی دەوروبەر ڕوبەڕووی عێراقی دەکەنەوە کە بە هەدەردانێکی زۆر هەیە. وڵاتێک کە تووشی کەمبوونەوەی ئاو بوو بێت دەبێت بە هەدەردانیش کەم بکاتەوە، بەڕێکاری نوێی زانستی هەم ئاو بەکاربێنێ هەم ئیدارەی ئاو بدا. باش ئێستا لە عێراق زیاتر ڕویان لە بەکارهێنانی ئاوی ژێرزەوی کردو دکتۆر؟
بەداخەوە ئەوەی ئێمە دەیبینین لە عێراق سیاسەتەکە ڕوو لە بەکارهێنانی ئاوی ژێر زەویە بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەمبوونەوەی ئاو کە لە با بڵێن لە دیجلە و فرات هەیە کە ئەمە هەڵەیەکی استراتیژیە. من بێگومانم پاش 10 ساڵ 20 ساڵی تر کاریگەریە خراپیەکەی ئەو دۆخە دەبینرێت. باشە ئەوەی کە لە هەرێمی کوردستان کراوە دکتۆر لە دروستکردنی پۆند و بەنداوەکان و ینی ئەو سیاسەتی کە ئێستا ئێوە پێڕەویەکەن بۆ گرنگیدان بە ئاوی سەرزەوی و ژێرزەوی، ئەمە دەتوانێت لەو مەترسیانی کە لە عێراقی هەرێمی کوردستانی لێ بپارێزێت؟ سپاس بۆخوا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەینەوە لە چوارچێوەی ڕوئیایی جەنابی سەرۆک وەزیران ئێمە دوودگایەکی زۆر ڕوونمان بۆ بابەتی ئیدارەدانی ئاو هەیە. سیاسەتی ئێمە ئەوەیە کە سوود یعنی زۆرترین سوود لە سەرچاوە ئاویەکانی خۆمان وەرگین بەرەو ئەوەش بڕۆین کە ئەو بارانەی دەبارێنە هێڵین هیچی لێ بە خەسار بڕوە. هەر لەبەر ئەوەیە تۆ دەیبینی سەرڕای یعنی تۆ هەر شتێکە هەڵسەنگاندنی بۆ بکەی دەبێت لەسەر بنەمای ئەو ئیمکانیەتە بێت کە لەبەر دەستمان نابووە. سەرڕای ئەو هەموو قەیرانەی کە دروست کرا ئەو گەمارە و ئابووریەی کە بە ئێستاشەوە خراوەتە سەر هەرێمی کوردستان ئەو کێشە ئابووری و سیاسیانەی کە دروست کرا، بەڵام لەو کابینەیە بزات 8 بەنداو تەواو کران، زیاتر لە 20 پۆند تەواو کران، ئەو هەر لەو 1-2 ساڵە. جگەلەوە ئێمە پرۆژەکانی پاراوکردنی ئاوی ژێرزەویمان جێبەجێ کرد کە ئاوی سەرزەوی باران دەگوازینەوە بۆ ژێرزەوی و لەم لافاوەی لەم کۆتایی بارانی شەپۆلی ڕابردوو ئەم شەپۆلش بینیمان سپاس بۆخوا ئەو کێشانەی ساڵانی ڕابردوو لە هەولێر دووچاری دەبووینەوە، ئەم ساڵ دووچاری نەبووینەوە بە فەزلی خوای گەورە و بە فەزلی ئەو قەراراتانەی کە حکوومەتی هەرێم دای لەوانە ڕێکردنەوەی ڕێڕەوەکان، ڕاستکردنەوەیان، پاکردنەوەیان، ئەو پۆندانە، ئەو پرۆژانەی پاراوکردنەوە کە هەر هەمویان کۆنتترۆلی باران و لافاو بوو نەتیجەکەیمان بینی و ئیشەڵا ئەمە لە هەموو شارەکانی کوردستانم ئەزمونە دووبارە دەکەینەوە. ئەو بەشەیە کە هاوڵاتی دەیبینێ، بەڵام بەشێکی دیکە دووبارە ڕێخستنەوەی سێکتەری ئاو، دامەزراندنی ئەنجومەنی باڵای ئاو، ڕێخستنەوەی دام و دەستگاکانی ئاو لێشتان ناشارمەوە. من هەر پێش وابزانم چەند ڕۆژێک پێش هەڵبژاردن بوو هەر لەم ستۆدیۆیە لەگەڵ بەڕێزت باسی ئەوم کرد، گوتم پلانێکی زۆر مۆدرن و گەورەمان هەیە، ئەو کاتە باسم نەکرد لە کاتێکە کاتی هەڵبژاردننیش بچووکە زۆر دەیانگوت ئەوانە شتانە تەنها بۆ باسی هەڵبژاردن باز دەکەن. ئەوە ئێستا باسی دەکەین وەکو سەبقێکی خەبەریش بێ بۆ کوردستان 24 ئەویش دامەزراندنی سیستمێکی دیجیتاڵیە بۆ چاودێری ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی هەرێمی کوردستان کە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورەیە، پێشتر قەت نەبووە لە ڕێی سیستمێکی دیجیتاڵیەوە چاودێری سەرچاوە ئاویەکانی سەرزەوی و ژێرزەوی لە یەک کاتا دەکرێت. تۆ چرکە بە چرکە دەزانی دۆخی سەرچاوەکانی ئاوت لە سەرزەوی لە ژێرزەوی بەرەوکوێ دەڕوە کە ئەمە گرنگی ئەمە هیچی کەمتر نییە لە گرنگی ئەو بەندا و پۆند و پرۆژە گەورانەی کە کراون. ئەمانە هەمووی پاکێجێکی متەکاملن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دۆخەی کە جەنابەت باست کرد لە راپۆرتەکە تا ڕوبەڕووی باشووری عێراق بووەتەوە. ئێمە بێگومانین گۆڕانی ئاوهەوا کاریگەری خۆی هەردادەنێ، بەڵام ئێمە دەمانەوێت بە کەمترین زیان لی دەربچین. هەر لەبەر ئەوەشە دەبینین ئێمە لەسەر چەند سەکتەرێک ئیش دەکەین لە ناو ئیدارەی ئاو، مەسەلا کۆکردنەوەی ئاوە، دووبارە دابەشکردنەوەیەتی، پشنەبەستن بە ئاوی ژێرزەوی و گۆڕینێتی بۆ پشتبەستن بە ئاوی سەرزەوی وەکو لەو پرۆژانەی ئاوی خواردنەوە دەیبینین. ئەمانە هەموو گۆڕانکاریە لە سیاسەتی ئیدارەی ئاو. پشتبەستن بە پرۆژەکانی پاراوکردنەوە، گواستنەوەی ئاوی لافا و ئاوی سەرزەوی بۆ خەزانە ئاویەکانی ژێرزەوی بۆ نەوەکانی داهاتوومان، دامەزراندنی ئەو سیستەمەش کە باسم کرد بۆ چاودێری ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی، ئەوەش هەر بەشێکە لە دیدگای حکوومەتی هەرێم کابینەی نۆ کە ئیشەڵڵا کابینەی دەش بەردەوامە بێ لەسەر ئەو خۆش بێجا لەسەر دامەزراندنی ئەو سیستەمە دیجیتاڵیە بێگومانێمە هەر ئاوالێت ناگەڕین لە دەرفەتێکی دیکە پێم خۆشەکە لە گەشتێکی دیکەی هەواڵ زیاتر ئەم بابەتە باسکەین بۆ نزیکانە. زۆر سپاس دەکەم دکتۆر کارۆن سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان. بەخێر بێت. دەست خۆش.